بینەرانی بەڕێزە و کاتتان باش. 8 ساڵ لەمەوە پێش پۆلێکی قوتابخانەی شیناوێ سەر بە پیرانشار ئاگری تێبەر بوو. کاکەمدا زیاتر لە 20 قوتابی کچ زیانیان پێگەیی و لە دواییشتا 2 لەوان گیانیان لەدەستا. بۆ ئەوانەی کە تا ئێستا ماونەتەوە داخۆ کۆماری ئیسلامی چکارێکی کردو و چەندە توانیوێتی یارمەتیوان بدات. لەم بارەوە لەگەڵ ئەسرینی معروفی یەکێک لەو قوتابیانی کە لە ڕووداوەکەدا بوو، دکتۆر حوسێنی ئەحمەدی نیاز پارێزەری پێشووی ئەو قوتابیانە و ئەوین مستەفازادە لە ڕێکخراوی مافەکانی مرۆڤ کورتپا قسە دەکەین. سپاسی ئامادەبوونی هەر سێگلاتان دەکەم. ئەسری خان لە پێشتاگەر بۆ بینەرانی بەڕێز بگێڕێەوە هەرچەند بە کوردیش پێ ڕووداوەکە چۆن بوو ئەگەر بگەڕێەوە 8 ساڵ لەوە پێش لەو ڕۆژی کە چوو بە هۆی ئەوەی کە ئاگەر لەو پۆلە بەر بێت. بەڵێ پۆلی ئێمە کلاسی ئێمە کوورەی نفتی هەبوو. ئەو ڕۆژی کوورەکەمان خراپ بوو، هاتن کوورەکەی هەڵکەن، ئەڤڵەکەی کوورەکە هەڵ نەدەبوو. دوایی کە هەڵیان کرد باعیس بوو کە ئاگرەکەی زۆر بێت و کوورەکە لەجێ خوان هەڵکەن کە بیبن بۆ دەرێ. بەڵام لە نزیک دەرکەکەوە دەستیان گەرم بوو، کوورەکە وێڵ کرد و محەلی مشتەکەمان خۆیان هەڵاتن. ئێمەش دە کلاس داماینەوە و کلاسیش کە پەنجەرەکانی نەردان هەبوو ڕێی چونە دەرمان نەبوو و ئەمە 1 ساعات دەنێو کلاسەکە داماینەوە و داخر سەردا خەڵکی گوندەکە هات و ئێمەی نجاتدا. وەچی هەواڵەکان باز دەکەن 2 لە کچەکان جانی لەدەستداوە. لەو کاتیدا بوو یا ئەمە چەند دوای ئەو ڕووداوە بوو کە ئەمەیان لەسەر هات؟ بەڵێ سەیران یەگانە دوای 3 ڕۆژ و ساریا ڕەسوڵزادە دوای 23 ڕۆژ گیانیان لەدەستدا و ئیتر لە لامان نەمان. کاکسەر ئەو کات تۆ پارێزەریان بووی، ئەگەر باس بکەی چۆنتان هەوڵدای بۆ ئەوەی کە بتوانن یارمەتێک بەو قوتابیانە بکەن؟ هەوڵی ئێوە چۆن دەستی پێکرد؟ ڕێز و حورمەت مەیەبوو جەنابەت بە میوانانی خۆشەویستی بەرنامە و هەروە بوو هەمووی کچانی شیناوێ. ئێمە لە 4 بوار و پەیگیری مۆزوعی مافی کچانی شیناوێ بووین. یەکی باسی دیەکەیان بوو، 2 باسی تەندروستیان بوو، 3 باسی پەروەردە و ئامۆژ پەروەردەشیان بووین، 4م باسی مافی ئەوە کە بتانن لە بواری ڕەوانی و ڕێکۆپێک بن. بەس بەداخەوە کۆماری ئیسلامی ئێران هەم بە پێی یاسا زڵمێکی گەورەی کرد لە حەقی ئەو کچانە لە ئەوڵەوە حاضر بە پەرداختی دیەی بەرابەری ئەو کچانە نەبوو. بە پێی یاسای مجازاتی ئیسلامی ئێران دیەی کچ نسفی دیەی کوڕە کاتێکە بێ بە 1 سەوم. حتا هەر ئێمەتانیمان خۆب دیەی زۆربەی لە کچەکان بەرابەر بە زۆری خۆمان و بە کۆمەک و یارمەتی خودی کچان و ئەسحابی ڕەسانە دەریافتین، نە بە پێی یاسا و حکمی قەزایی. جیا لەوە هێشتا ئەو 2 کچەکێ گیانی خۆیان لەدەستا وەکو کە بەیانیکە سەیرانی یەگانە و خانمی ڕەسوڵزادە بەداخەوە هێشتان دیەی کامڵ ئەوان بە بنەماڵەکەیان یا ئەو دیای دەم پەرداخت نەوگا. ئەوان ئەو کاتێککە فۆتیان کرد چون کچبوون مەشغوڵی نسب دیە بوون و بەداخەوە دایسە پەرداخت نەوگا. گەورەترین دەردی کچانی شیناوا لە حاڵ حەزرە وعدەگە لە دروغین و تووخاڵی کۆماری ئیسلامی ئێرانە. هەروەکە ئەسرین باسی کرد ئەم حادثەی سەخت و دڵتەزێنە بوو کچانی شیناوێ ناشی لە ئەمەڵکردی غەڵەتی دەوڵەت بوو. وەزارەتی ئامژوەرش مەسئولیەوە بوو چون مەدرسە ئستاندارد نەبوو، بۆ خوێندنەکەیان ئستاندارد نەبوو، نەوتی بوو، شرایطی دەسترسی بە مەدرسە منتەبق با ئستاندارگە لێ مقابلە بەگە ئاتش سوزی نەبوو. هەمووی ئەوانە دەستیدا بەدەستێک و ئەو حادثە بوو کچانی شیناوێ کە بێ. ئەمە ئێوە خۆدان شاهدن بە ئەمە گشتمان ئەسرین ئەبینین، ئەسرین و ڕەفیقەکان ئەسرین 8 ساڵە لە ژێر تێغی جەڕاحین بە هەر بەداخەوە هەر هێشتانە نقطەی ئەوەڵی مەسئلەکە. ئەمین خانم کاکسێن باسی وە دەکات کە کۆماری ئیسلامی بەڵێنیخانی خۆی سەبارەت بەو قوتابیانە بردۆتە سەر. ڕای ئێوە چییە؟ بەڵێ سەرەتا سڵاتان لێبێت تۆم کاتێ هەموو لایەک باش سەبارەت بەوەی کە بەسەر کتانی شیناوێ داڕوویدا بەڕاستی ئێمە دەتوانین وەکو وێنەیەکی ژنی کورد چاوی لێ بکەن ئەوەی کە ڕووبەڕووی
توندوتیژی سیاسی و حکوومەتی لە کوردستانی ئێران دەبێتەوە بەوەی کە ئەوەی کە لە شیناوێ ڕوویدا لە ڕاستیدا هەڵەیەکی یاخود لە ئەنجامی کەم تەرخەمیە کە وەکو باسی دەکەن نییە، بەڵکو ئەوەی کە بەسەر ئەو کچانە هاتووە لەوانەیە لە هەر قۆناغێکدا بەسەر ژنێکی کورد لە شوێنێکی کوردستان بێ لە ئەنجامی ئەوەیە کە ئەم حکوومەتێک کە ئێستا لەسەر کارە زیاتر لە 40 ساڵە بە کۆمەڵێک دەلیلی ئیدیۆلۆژی ئەم خەڵکی ئەم ناوچانەوە ئەو نەتەوانەی ڕووبەڕووی بێبەشی و پەراوێزکراوی و دواکەوتویی ئابووری و فەقری سیستماتیک و کۆمەڵێک شت کردوتەوە کە لە بارودۆخی ژیانێکی ئاسایی و ئیستانداردی ڕۆژانە ئەوەی کە ئەم ڕۆکانە لە جامعەی جیهانی تاکەکان لێ بەرخۆردارن ئەم خەڵکی ئێمە لێ بێبەشە خەڵکی ئێمە شەڕیمانەوە دەکاوە هیندێک چەلیش کە ناتوانێ بژمێنێتەوە وەک ئەوەی کە بۆ ساریا ڕوویداوەگەوەی کە بۆ سەیران ڕوویدا کە حتا لەوەی کە شتێک ڕوودەدا جەستەی خۆیان لە دەست دەدەن حەسب دەبن بۆیە ئەمەی کە لە بەسەر شیناوێدا هاتووە ئەوەی کە بەسەر ژنی کووردا دێ وێنەیەکە لەوەی کە جنایەت دەکرێت لەو بەڵگانەی کە حکوومەتێک هیچ مەسئولیەتێک بەرامبەر ئەوەی کە وڵاتێکە کە پڕە لە سروەت پڕە لە سامان هیچی بۆ ئەم خەڵکەنێ بەڵکو بێبەشی کردوونەوە دەرگیری کۆمەڵێک کێشەی کردوونە بۆیە ئێمە بەم شێوەیە دەبی چاو لە کچانی شیناوێەوە ئەوەی کە بەسەر ژنی کوردێەوەی کە ڕوبەڕووی هەڵاواردن و بێبەشبوونی چەند قات دەبێتەوە دەبی بەم شێوەیە چاوی لێ بکەین بەم شێوەی بیخینە ڕووی چونکە ئەوەی کە تا ئێستا ئێمە دەبینین بەردەوامە ئەمەی کە ڕوبەڕووی کتانی شیناوێ بۆتەوە 8 ساڵ پێش ڕووی داوە تا ئێستا بەردەوامەوە چەند ساڵی دیکەش بەردەوام دەبێت ئارەزوەکانی ئەم کچانە بچوو کراوەتەوە لەلایەن ئەم حکوومەتەوە گاغای ئەحمەدی نەزار نیاز ئیشارەی پێکرد درۆیان لەگەڵ دەکەن کۆمەڵێک وعدە بۆ پرۆپاگەندان پێدەن کە هیچێکی بەدینانن ئەمانە لە مشاویرێکی دەرونی ئاسایی لە هەر کۆمەلگایك بێبەش کراون ئەمانە شتێکی ئاسایینی بەڵکو ئەم پێم وایە ئەوە شتێکی بە بەرنامە ڕیزی شدەیە کە حکوومەتێک کە ئەسلەن بۆی مهم نییە ئەمانە چیان لێ دێوە چیان بەسەر دێ و ئایندان چی لێ دێ ئێمە دەبێت بەم شێوەیە چاو لە دۆخی کتانی شیناوێ و هەر ژنێکی دیکەی کورد بکەین کە ئەمەی شیناوێ بەڵگەیەکی زۆر گەورە و بەهێزەلەوەی کە حکوومەتێک خەڵکەکەی ڕوبەڕووی جنایەت دەکاتەوە. ئەسری خانم ئێوە ئێستا شەر قوتابینە و هەروەها ئەوانی کە لەگەڵ ئێوە بوون ئەوەندەی ئاگادار بن ئەوانیش ئێستا هەر درێژە بە خوێندن دەدەن و بەگشتی دۆخی ئێوە چۆنە ئێستا؟ بەڵێ ئێستا شەر بە خوێندن ئیدامە دەدەین و ئێمە لە بواری ڕوحی زۆرمان ئاسیب دیتۆ و زۆر ناڕەحەتین لەبەر ئەو دەستەی کە هەمانە لەبەر ئەو چێهرەی کە هەمانە. کاک حوسێن ئێوە ماوەیەکی زۆر پارێزەری ئەوان بوونە و لە وێنەکانیشدا کە ئەسنخان بۆی نردوونەوە دیارە هاتوچۆی تاران و وانەتان کردووە باشە قسەی کۆماری ئیسلامی چ بوو لە ڕاستیدا ینی کە دەڵی بەڵێنەکانی چون کە بیدا بە ئەنجامی نەگەاندن بزانن لە ڕۆژی یەکەمەوە چۆن مەسئولیەتی ئەم قەزیە متوەجهی دەوڵەتی ئێرانە بە تایبەت وەزارەتی ئامۆژ پەرۆش ئەوان بەباشی ئەزان ئەم مقەسرێکی خۆیانن بەڵام بەداخەوە چۆن حاکمیەت قانون لە ئێرانە نییە و هەر دەوڵەتگەل مختلفێک تێنە سەرکار هیچکێک لەمانە بە وعدەگەلێکە خۆیان ئەیدەن بەپی ئەمەڵ ناکەن باعث بووگە کە لە توولی ئەم 8 ساڵە وعدەی زۆر دراوە بۆ ئەوە کە ئەو بەڵا هاتووە بەسەر کچانی شیناوێ جوبرانەوە بێ بەس بەداخۆ دایسی جوبرانەوەگە ئێوە لە نظرا بگرن ئایسا تەسویری خۆدی ئەسرین نمونەیەکە لەما 8 ساڵە ئەگەر لە ڕۆژی یەکەمەوە بەپێ یاسا بە دروستی ئەمەڵی جەڕاحی ئەمان ئەنجام بوایتایت بە شکلی قەترەچەکانی و حەلەزوونی ئەم ئەمەڵگەل جەڕاحیە یان نەخشەگەریە سوورەتی نەگردایت بە باشی ئەنجام بوایتای ئەمان شاید ساڵی یەکم و دووەم گشتیان دەرمان بوایتان و بلەخەرە بە ئارامشێک بگەیاندان بە ئایسا ئەو ئەم کچان هەرایسە ئیمڕۆ من تۆشای وێنەی لە کچەکانی شیناویم دەکرد
ئەمدی ئەمان لەگەڵ دەردەکانیان خەریکن باڵاکەن گەورە بن ڕۆژ بە ڕۆژ دەردیان زۆرتر ئەبێ باڵایان زۆرتر ئەبێت ئەو ئاسارێک لە دەموچاویانە وجودی هەست لە بەدەنیانە وجودی هەست تکیانە خەریکە گۆرە بێ خب ئەگەر 2 ساڵ لەمەوبەر ئەمان بەباشی ئەمەڵ بوایتین بە شکل قەترەچەکانی نەوایتایت زۆرتر و باشتر ئەوانە و بە ئەم شەرایطە ئایسە گیریان کردگە شامڵی ناوایسە کۆرۆناڤیرۆسیش باعث بووکە نزیک بە 1 ساڵە یا پتر لە 1 ساڵە هیچ گونە ئەمەڵ جەڕاحیک لەبان ئەم مناڵگەلەوە ئەنجام نەوگا لە حاڵەکە ئەگەر ئەمان لە بیمارستانێکی خصوصی یا لە شەرایطی ویژەی قەراری بگیردیای بە تۆر کامل دەرمان بوایتن فرە زووتر لەمە ئەنجام ئەوە ئەمما خۆدە ئەسرین شاهدە ئێمە لە چەندین جەلسەتەک مەقاماتە وەزارەتە بێهداشتە حضورمان بووگا لێنە ئیعلامیان کردگە کە مناڵگەلە تا 15 ساڵ ئەشێ لەژێر تێغە ئەمەڵە جەڕاحی بندێ بالاخره ئەمان کەریکانە چەند ساڵ عمرکەن کە 15 ساڵ تریش لەژێر تێغە جەڕاحیا بن یعنی ئایسە ئەم مناڵگەلە ئەسرین شاید نەتانێ بەباشی قسەکات بەڵام بەڕاستی ڕوح و ڕەوان و گیان و ژیانی ئەمان بە تۆر کامڵ نابود بووگا چهرەیەک ئایسەها لە بەرابەر ئێمە لە حاڵێکە ئەمان کچن ئەشی ڕوحیان لەتیف بێت ئایندەیان هەست ئارزوویان هەست خۆشەویستیان گەرەکە ژیانیان گەرەکە دێ ئالەم شەرایطە کەسێکی مسببە ئەم بەڵاگەلێک بووگە کۆماری ئیسلامی ئێران وەزارەتی ئامۆژپەرۆشە ئەگەرم حادثە بوو بە کچی وەزیری ئامۆژپەرۆشی ئێران یا بوو سەر کۆماری ئێران اتفاق کەفتە ئەوان شەروا بەرخوردیان ئەکرد ئەیشی کەسێک بێ جواوگو ئەم مەسئلە بە بوو دەریافتی دیە ئێمە سەدان شەڕمان کرد لەگەڵیانە گشت توا ڕسانەگەل شاهدە بوو کچانی شیناوی ئێمە مەجبور بین لەبەر دەرگای ریاسە جمهوری ئێران تەحەسن کەین مان بگرین لێنە تا پلە بتانین مافی ئەو کچانە بە چمە و دەست بەدەستی بێرین ئەوەسە کە ئەمە جزوێ بەدبەختی گەلێک بووگە کە ئێمە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بوو بەدەست هاوردنی حدئەقل مافی ئەو کچانە لە تووری ئەم 8 ساڵە ئەنجامی بدەین بە هێشتا هەر بازم بە نەتیجە نەگەیشتووە دروستە ئێمە دیەکانمان کردووە بەڵام ئاساری ناشی لەم دیە هێشتا ماوە ئاساری ناشی لە ئەم ئەمەڵگەل جەڕاحیە لەبان ڕۆح و ڕەوان ئەوانە ماگە هێشتا دیەی ڕۆح و ڕەوانە ئەم کچانە پەرداخت نەوگا موسیبەتێکی بۆ ئەم کچانە ئەنجام بووگە ئەگەر هەر لە ئەمریکای کە جەنابەت هەیت حدئەقل لە ئەوە میلیۆنها دلار لە نەزەرا ئەگرێ ئەمما لە ئێرانە بە حدەقل ڕیاڵێکە کە هیچ ئێعتبارێکی نییە بە ئەرزش خۆی لە دەستاکە ئەوەسە کە ئایسە تەکتەکە ئەم کچانە خۆیان بنەماڵیان ژیانیان گشتی دەرگیرێ موسیبەتی ئەمەڵی جەڕاحی و دەرمان و ئایندەی ئەو کچانەسە ئەمن خانم تو پێ دوایە کارتێکردنی زانلایانی ڕەوانی بێ وەچی ئەسرین خانمیش باسی دەکا لایانی ڕۆخساری بێ دیمەن بێ کارتێکردنی هەیە ئێوە وەکو ڕێکخراوی مافی مرۆڤ چۆن چاو لە کارتێکردنی درێژخانی ئەو ڕووداوە دەکەن کاکێ سەلا ئەزاین چۆنە ئەمەی کە بەسەر کچانی شیناوی هات لە ڕاستیدا نمونەیەکی بەرز بوو لە پێشێلکردنی مافەکانیان پێشێلکردنی مافەکانیان هەر لەوەی کە ئەوەی کە ئەسرین بۆ خۆی باسی کرد مەدرسەیەکی ئیستانداردیان نەبوو کوورەی نەوتیان خراپ بۆ ئێرانێک کە لەسەر ئەم مۆسروەتە حەزیمە دانیشتۆ بۆچی دەبی لە شیناوێدا مەدرسەی نەوتی هەبێ بۆچی دەبی مەدرسەی نەوتیەکان خراپێ بۆچی دەبێ هیچ شتێک نەبێ بۆی کە ئەگەر ئاگرێک ڕوویدا ئەم ئاگرە بگژێنەوە بۆچی دەبێ ئەم منداڵانە لەم شەڕاتەدا دەرز بخێن ئەمە خۆی پێشێلکاری یەکەمە پێشێلکاری دووەم کاتێک کە ئەم منداڵانە ڕووبەڕووی ئەم سووتانە دەبنەوە بۆچی هیچ کەسێک لەم حکوومەتە خۆی بە مەسئول ناسانێ هیچ کەسێک تا ئێستا جواببوو نەبوو بەوەی کە 8 ساڵە ئەوەی کە ئایندە و ژیانی ئەو کچانان ڕووبەڕووی هەزاران ترس و مەترسی و بەدبەختی کردوتەوە هیچیان جواببوونین و ئەسم بەلایدا تێپەڕ دەبن من کە گزارشەکانی ئەم ساڵی ڕسانەکانی حکوومەتی جمهوری ئیسلام خوێندەوە یعنی تەحەجوب دەکەم جۆرێک باسی مەسئلەکە دەکەن کە دەڵی خۆیان لەی بەرپرسیار نین ئەم حکوومەتە و ئەم سێدا و سیما و هەر ساختارێکی ئەم حکوومەتە لەوەی کە بەسەر ئەم کچانی شیناوێ دێ بەرپرسیارە و ئێمە دەبێ بەرپرسیاریان بکەین بەوەی کە ئەنگۆ هەر لە ئەڤەڵی ژیانی ئەم کچانەوە مافەکانتان پێشێل کردەوە لەوەی کە مەدرسەیەکی دروست حیسابیان بۆ دانەنراوە لەوەی کە ڕووبەڕووی ئاگر بوونەوە لەوەی کە لە کوردستان و دەوروبەری کوردستان یەک نەخۆشخانە نێ بۆەوەی کە ئەم کچانە سەردانی بکەن بۆەوەی کە
بچن لە نەخۆشخانەکان حمەلی جەڕاحیان بۆ بکرێت لەوەی کە یەک دانە مەدرسەی باش بۆ کچانە لەو دەوروبەرە نەبوو یا مەدرسەیەکی تایبەت بۆ ئەوەی کە بەپێی ئەو ئاسەوارە ڕۆحیانەی کە ڕووبەڕوویان بێتەوە بە تایبەتی ئەم کچانە لە تەمەنێکی زۆر حەساسدانە ئەوانە لە تەمەنی ڕۆژدانە لە تەمەنی پێگەیشتندانە پێویستیان بە ئاوردانەوەیەکی جددی لە هەموو لایەنە ڕوحی و ڕەوانی و ئەوەی کە بتوانن توانامەند بکرێن مەهارەتی ئەوەی بەدەست بێنن ڕوبەڕووی تەسمیمگیری بنەوە ئێمە بینیمان سیما لە دوایەوەی کە باوکی دەمرێت یعنی خەمەکانی زۆر زۆر دەبێت ئەم حکوومەتە ئەسڵەن خۆی بە بەرپرسیار ناڵانێت کە مشاور بۆ کچانە دیاری بکە بۆیە هەموو مەواردەکانی ئەوەی کە بەسەر کچانی شیناوێدا هات دەچێتە چوارچێوەی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ و مافی ژن و مافی منداڵەوەی کە بەسەر کچانی شیناوێدا هات و من پێم وایە دەبێ ئێمە چالاکان یاساناسان یا هەر کەسێک لە دەستی دێ لەم بوارەوە ئەم کەیسە بەرز کاتەوە و بیخاتە ڕوو کە ئەمەیە کە بەسەر کچانی شیناوێدا هات و ئەمە بۆ حەمەلکردی حکوومەت و تا ئێستا جواببوونە بۆ 8 ساڵە ئەم پێشێلکاری درێژە پێدەدا و ئێمە وەک ئاغای ئەحمەدی نیازێکی شاڕی پێکرد کە 15 ساڵ حەمەلی جەڕاحیەکان توور دەکێشێ لانی کەم تا 15 ساڵ بە شێوەیەکی ڕاستە و خۆ پێشێلکاری مافەکانیان ئیدامەی هەیە و دڵنیان دوای ئەم 15 ساڵی ئەوەی کە لە ژێر جەڕاحی دانامێنن بەدەیان موسیبەت و گرفتاریان توش دەبێت کە ئەمە هەمووی ئەتوانێ وەک حاڵەتی پێشێلکاری مافی مرۆڤ کە بەرامبەر ئەو کچانە کراوە سەپت بکرێ و حکوومەتی کۆماری ئیسلامی و ئەوەی کە ئەو کچانەی ڕوبەڕووی توند و تیژی حکوومەتی و سیاسی کردوتەوە دەبێت بەرپرسی یەکەم بێ لەوەی کە بەسەر ئەو کچانە هاتۆ بەسەریان دێت. ئەسرین خانم ئەو کات کە دکتۆریش لەگەڵتان بۆ کاری لەگەڵ کردوونە داواکانتان هێناوەتە گۆڕێ بەڵام ئێستا وەک پارێزەر نەماوە ئەو لەلاتان نییە ئێستا ئێوە داواکانتان چییە؟ ئایا لە پێشتا پارێزەرتان هەیە و دوایە بەڕوونی چ داوایەکتان هەیە لە کۆماری ئیسلامی؟ ئێمە ئێستا پارێزەرمان نییە و داوەشمان ئەوەیە دەوڵەتی جمهوری ئیسلامی ئاورمان لێداتەوە و ئێمە دەرمان بکە مەگەر ئێمە قەرارە تا چەند ساڵگی لە زێر تیژی جەراحی بین و تا چەند ساڵگی ئەو دەرد و ئێشوژانە تەحمل بکەین ئەمە دەمان هەوێ بە جۆرێکی دیکە ڕەفتارمان لەگەڵ بکرێ وەختێک ئەمە یەک قوتابینە وەختێک ئەمە یەک مەدرسەیدا ئەو کارەساتەمان بەسەر هاتۆ ئینتزاریشمان هەیە دەوڵەت ئاورومان لێدات و پشتمان تێنەکا ئێستا ئێمە یەک ساڵە دەرمانمان نەکراوە و تەواوی برینەکانمان عفونەتی کردو و لەوەی کە زۆریش بێهۆش کراوین لەوە تا نەشتەرگەری کراوین دەریچێ قەلبمان گوشان بۆتەوە و لە هوشیاریمان کەم بۆتەوە ینی 3% لە مەغزیشمان تووشی ئاسی بۆ لە دوایەوە کارەساتەوە. بۆ چارەسەرکردن ئێوە دەچنە کام شاری دەستنە ورمێ دەستنە تارانێ؟ دەچینە بۆ تاران لە بمارستانێکی ئامۆزشی ئەمەل دەکرین لە ژێر دەستی ڕێزیدنتی دکتۆرەکان خودی دکتۆرەکان ئەمەلی ئێمە ئەنجام نادەن و ئێمە دەچینە زێر دەستی دەستیارەکان. خەرجی هاتوچۆیەکە خۆتان دەیدەن یا حکوومەت؟ خەرجی هاتوچۆیەکە و دەرمانەکەمان حکوومەت دەیدات. کاک دکتۆر ئێوە لەو پەیوەندی کاتان بۆ پێشتر باسیوەتان کردووە کە ئەوانە بنێرن بۆ دەرەوە ڕەنگەوەی هەڵبەت لە دەرەوە ئیمکاناتی باشتر هەیە باشتر دەڕەخسێکە نەشتەرگیریان لەسەر بکرێ ئایا هەڵکەم میدا کەوان بنێرن بۆ دەرە؟ هەم من هەم ئەسرین هەم 12 کچی شیناوی و بابەکانیان شاهدن لە ڕۆژی ڕۆشنە شەهادەت ئەدەن کە لە چەند دانیشتن و جەلسە کە وەزیری بهداشتی ئێران دکتۆر قازیزادە خۆی بڵێنی دا کە هەمووی ئەمان ئەیانێرینە دەرەوەی وڵات بۆ کە دەرمان بێت. دکتۆر فاتمی ڕئیسی تیمی جەڕاحی لەگەڵ خۆما پەیوەندی کرد کە ئەمە مەدارەکانمان نردووە بۆ ئەمریکا و تیمی پزیشکی لە ئەمریکا حاضر بووە بەباشی ئەمان دەرمان کە ئێمە زۆر خۆشحاڵ بووین و ئەم خەبەرمیژە من ئیعلام کرد خودی ئەسرین شاهدە بابەکانیان هەمویان بەلای منە و بوون ئەو خەوەرمانە بڵاو کردو بەڵام بەداخەوە چەند عامڵ دەستیدا بە دەستێک و نەیان هێشت ئەو کارە ئەنجام بێ. یەکەم شت ئەوەیە کە بەداخەوە کارشەکەنی ڕەسوڵی خزری نمایندی پێشووی پیرانشار و سەردەش لە مەجلسی شورای ئیسلامی لە جەلسەی کە لە
بیمارستانی فاتمەی زارای تارانە بوو کە خودی ئەسرینیش حزوری بوو لێنە بەداخەوە ئەم پیاوە دژ بە ئەم کچانە تەسمیمی کردو و حتا منی بەناو زەد انقلاب معرفی کردو دژ بە ملەتی کورد و ئێران جمهوری ئیسلامی ئێران ناسی و ئەمانە دەرگیریکی زۆر قرس لە نێوانی منە و ئەو کابرا پێشاد بە بەداخەوە کۆمیسیۆنی پزیشکی ئیجازەی نەدا ئەم کارە ئەنجام بێت کە گەورەترین دەلیلی کارشکەنی ڕسوڵی خەزری بوو بێن زەمامەوە کە یانکوت ئەم کچانە ئەگەر بنیرێنێ دەرەوەی ئێران ئەبێ بە مایی ئابروریزی بوو کۆماری ئیسلامی ئێران ئەڵێن ئێمە ماحەسەڵی ئەمەڵکردی 41 ساڵەی کۆماری ئیسلامی ئێران ئەو وەزعەتی کچانە سەیانی وەزعەتی ژن لە ئێرانە ئەبێ بە ئەمان نمونەی وەزعەتی کچ لە ئێران و کوردستانن هەر ئەوە باعث ئەبێ کە ڕەسانەگەل و تەلەڤیزیۆنەکان بێنە بین مەیدان ڕۆژنامەکان بێن لەگەڵ یانە قسە بکەن و حرمەت و ئابڕووی کۆماری ئیسلامی ئێران لە بین بچێت بەس بەداخەوە ئەو مەنافعی سیاسیە کۆماری ئیسلامی ئێران باعث بوو کە ئەمان ئەلا ڕەغمە ئەوە کە پزیشکانی ئەمریکایی حاضر بوون ئەو کارانە ئەنجام بوو بەڵام بەداخەوە کۆماری ئیسلامی بە پێی مەنافعی سیاسی و ئیتلاعاتی و ئەمنیەتی خۆی لەگەڵ ئەو کابرا ڕسوڵی خەزری باعث بوو ئیجازە نەدەن کە ڕەوەندی دەرمانی کچانی شیناوێ لە دەرەوەی وڵات ئەنجام بێت چۆن ئەگەر ئەم ئەمەڵە ئەنجام بووای تای ئەم نەشتەگەریە بە پێ 1 ساڵ یا 6 مانگ تواو ئەبووە چۆن بە تۆرە مرتب لەبان بەدەن ئەمانە و کاریانە کرد بە باشی ئەنجام ئەبوانە اینکە قەترە چەکانی بێەوە لە نظرا بگرن لە شیناوی تاتاران نزیک بە 19 ساعت ئەم کچانە بە ئۆتوبوس دەچن دروستە کۆمە دەوڵەتی ئێران پارەی هاتوو چۆگەیان ئەدا بەڵام 19 ساعت لە ناو سەیارە بە 19 ساعتیش بێنەوە ئەمە کاتە 36 ساعت بعد لە تارانە دووچاری دەردی سەر ئەبن تیخی جەڕاحی لەبان بەدەنی ئەمان زۆر ئێشی هەیە ئەسرین ئەو تەجروبەیە بووە نەمن کە بێم ئەوە تەوسیف بکەم بەڵام وەختی لەگەڵ ئەو کچانە من قساکەم پڕیە لە دەرد و موسیبەت و ڕەنج ئەمان هەر ڕۆژ ئەشی گیانی خۆیان لەدەست بن بێهوش بن کۆڵی مەوادی سەمیە بیهوشی استشمام بکەن تا دووچاری موسیبەت نەون بەڵام بەداخەوە ئەمە دەرکی زۆر گەورەست بوو کچانی شیناوەیە کە هەر ڕۆژ لەژێر تێغە جەڕاحی ئەبن یعنی مەسەڵەن ڕۆژێک یەک قسمەتێک بوچک لە بەدەن ئەمان ئەنجام جەڕاحی ئەبێ زۆربەی ئەم کچانە جۆرێکێکی بان 300% 400% بە تۆر کامەڵ دووچاری موسیبەتی سوختگی بووە بە ئەمە خۆ بێتەب زەمان زۆرێک ئەوە و جمهوری ئیسلامی چۆن ئیمکانات جەڕاحیەکی فوقالعاده کەمە لە بیمارستان دەوڵەتیە و بودجەی کافیان نییە مەسەڵەن ئێمە 2 ساڵ فقط شەڕمان بوو لەگەڵ وەزارەتی بێهداشتی ئێران سەبارەت بە بودجە خود بیمارستان ئەیکوت من ئەمەڵ جەڕاحی ئەمان ئەنجام نادەم چون پارەیان پێمان نەداوە ئێمە پەیگیر پارە بووین لە وەزارەتی بێهداشت لە معاونەتی بەرنامەڕێزی ریاسەت جمهوری تا پارەیان بدایت خب پارە دادن یا نەدادن وەزیفەی ئێمە نەبوو وەزیفەی دەوڵەت بوو شەڕ نێوان وەزارەتخانە و مەجلس و بالاخره معاونەتی بەرنامەڕێزی ریاسەت جمهوری بوو بەڵام دووکەڵەکەی ئەچووە بە چاو کچانی شیناوێ ئێوە ئایسە لە نزەرا بگرن ئەیسە ساڵ 1399 باوەڕ بفەرمو ئابەم وەسیەتە بڕێتە بەرەو ئەم کچانە تا ساڵیانە ساڵ ئەیشە لە ڕێگەی شیناوە و تاران بن بێنەوە بچن زۆربێک ئەمان ئایسە لە لەحازە تەحسیلی کەوتونە سەدواو لە بواری ڕەوانی و ڕوحی دووچاری موسیبەتگەلێک بێش هەست سەختێ بوو بن فرێک لە موسیبەتگەل ئەم کچانە شامل حاڵیان بووگە بە بەداخەوە هیچ کەس تایسە ئیجادە مەسئولیت نەوگە بووی بێت ئەم وەزعیەتە بوو ئەمان دەرمان کا بە ئەمە بەداخەوە هەر بەردەوامە ئەمین خانم لە وتوێژێکی پێشتردا ئاماژت بۆ کرد کە ئەم ڕووداوەی قوتابخانەی شیناوێ وای کردو کە هێندێک لە کچەکان خۆیان دوورە پەرێز ڕابگرن لە قوتابخانە گەر پشتڕاستی وی بکەوە گەشتکردنەوەیەک لەسەرەوەی هەبێ جارێکی تر بەڵێ کاکسەلا هەر ئەوەی کە کسانی شیناوی خۆیان لە گفتوگۆکانیان لەگەڵ ڕاگەیاندنەکان باسییان کردبوو بە تایبەتی ئەوەی کە سیما خۆی باسی کردبوو کە خوشکێکی هەیە کە لەوی بچووکترە و تەرکە تەحسیلی کردو یعنی دەیهەوێ ئیزدواج بکە بۆیە ئەگەر ئەمە چاو لێ بکەین کاریگەری ئەوەی کە بەسەر کچانی شیناوێ داهاتوە بە تایبەتی ئەوەی کە شیناوی خۆی جێهاتێکی گەورەشە و ئەوەی کە مۆزوعەکەشیان تا ڕادەیەکی زۆر ئەوەی کە بەسەریان هات ئەو ڕووداوە بۆ خەڵک ئاشنایە
لە هەمان کاتیشدا پەیڕانە گەیشتن بەو کچانە و ئەو وەزعیەتەی کە تێکەوتونەوە هەموو ڕۆژێ دەردەکانیان زیاتر دەبێت بۆ کچانە ئاشنایە ئەگەر بە شێوەیەکی ڕاستە و خۆش لەسەر خەڵکەکە کاریگەریدانە نابێت کە خۆ ئەوان نینە کە جەستەیان ئاگری بەر بۆ بەڵام بە شێوەیەکی ناڕاستە و خۆ کاریگەری ئەو ڕووداوانە بێمەسئولیەتی ئەم حکوومەتە پێشێلکاری هەموو مافەکانی ئەم منداڵانە لە جەستایی و ڕۆحی و لە ئایندەیان و لەوەی کە دەبێ وەک مرۆڤێک لە ئیمکانات و ژیان بەهرەمەند بن لە هەمووی بێبەشکراوە بە سوورەتێکی ناخوداگا کاریگەری لەسەر بە تایبەتی کچانی ئەو منتەقەیە هەبوو ئەوەی کە دیما بۆ خۆی باسی دەکرد کە خوشکەکەم لەو کاتەوە جۆرێکی لێ هاتەوە پێی خۆشە کە مەسەلەن ئیزدواج بکە جۆرێکی دیکە ژیانی خۆی یعنی تەڕەحریزی وەدانێتەوە و ژیانی پێیوەست نەکا بە خوێندنێک یا بە شتێکی ئەو حکوومەتە کە ڕۆژێک ئەگەری هەیە ئەمەی بەسەردا بێت بۆیە ژیانی خۆی وە خۆشبەختی خۆی لە شتێکی دیکەدا دەبینێ کە ئەمە هەمووی خۆی کارەساتە ئێمە دەبێ وەک کارەسات چاوی دەکەین وەک کارەسات ناوی بەرین حکوومەتی جمهوری ئیسلامی مەحکوم بکەین ئەوەی کە ئەم لەم ڕووداوە ئەوەندە بێ مەسئولیەتی خۆی نوان کە حتا ئاسەوارەکەی گەورەتر لە خودی کچانی شیناوەیە یعنی دەبی بەم شێوەیە ئێمە چاو لێ بکەین وە پێم وە ئەوەی کە ئێستا ئەسرین خۆی ئیشاڕی پێکرد کە حکوومەتێک چەندە وەقیحە کە کاتێک ناتوانێت ینی بە دەستیارەکان ئەم کچانێک کە لە هەموو دەرد و بێهۆشی و بەدبەختی ڕنج دەبن لە هەموو موسیبەتە بە دەستی دەستیارەکان جەڕاحیان دەکا بەرخۆردێکی ئەمنیەتی هەبوو کەیسی ئەم کچانێک بە ئەمنیەتی کرد و ئەم حکوومەتە ئەنی وەقاحەتی گەیاندۆتە ئەوجی خۆی کە بەم شێوەیە ئەمنیەتیە بەرخۆرد لەگەڵ ئەم کچانە دەکات و حاضر نێ بیان نێرێتە دەرەوە و پێم وایە کاتێک کە حکوومەت بەم شێوەیە ئەم کەیسە بەرخۆردی لەگەڵ دەکات ئێمە مانند ئەوەی کە لە دەستمان دێت لە دەرەوە یا ژنان یاخود چالاکان پێم وایە ئەم کەیسە دەبی بەم جۆرێک کە هەیە ڕوون بکەینەوە بیخەینە ڕوو و وەکو ئەوەی کە ئێستا ئەو دادخواهەیە کە لە زۆربەی حرەکەتەکانی خەڵک لە دەرەوە دەیبینرێت بۆ کەیسی شیناوێژ بەم شێوەیە بەرخۆردی لەگەڵ بکەن ئەوەی کە لانی کەم ئایندەی ئەو کچانە زیاتر لەوە ڕوبەڕووی مەترسی نەبێتەوە. ئەسمی خانم ماوەیەکی کورتمان مابووی کە بەرنامەکە تەواو بێ دێمە لای تو وەک خۆت باسی دەکەی تا ئێستا و جۆرەکە پێویستە کۆماری ئیسلامی یارمەتی بێەوە نەکردو دەمێنێتەوە ئێستا خەڵک لە ماوەی ئەو 8 ساڵیدا ئایا خەڵک توانیوێتی یارمەتی بێەوە بکە بە تایبەتی ڕێکخراوەکانی مەدەنی لەو نێوەدا ئایا نەخشیان هەبوو ئەگەر باسیەوە بکەی بێزگەلەوەی کە کاکسێن لەگەڵتان بۆ پارێزەر کەسی دیکە بەلاوەتان هەبوو کە یارمەتی پێ بکات فقط تا ئێستاکانە کاکوسین پارێزەری مەبوو و هیچ کەسی دیکە لە هیچ بارێکی دیکەوەنە لە هاز ماڵیونە لە هاز دەرمانەوە ئێمەی ساپۆرت نەکردو فقط دەوڵەت بۆ کە هەزینەی دەرمانی مەدەدات و زۆر بەم نەتەوەش ئێستا ئەمە 1 ساڵە دەرمان نەکراوین و هیچ خەڵکێکیش ناتوانێت هەزینەی دەرمانی بدا واقعاً هەزینەی دەرمانی ما زۆرە و ناتوانێت نەفەرێک کەسێکی دیکە ئەمە ساپۆرت بکات. باشە هەروە لە وێنانی کە ئێوە ناردووتانە لە ماوەی ئەو 8 ساڵەداوا دیارە ئێوە هەمیشە پەیوەندیتان لەگەڵ پێکەوە هەبووە لە بۆنەکانی نەورۆزدا لە ماڵدا لە شوێنەکانی دیکەدا ئێوە ڕاستەکە ئەو ڕووداوەتان بەسەر هاتووە بەڵام بۆ کاری ڕۆژانە گرفتان هەیە بۆ ئەنجامدانی کاری ڕۆژانە؟ بەڵێ ئێمە تەواوی قامکەکانمان وشک بوونە و ناتوانین کارەکانی خۆمان بە ئاسایی ئەنجام بدەین و ئێمە دەستمان ناتوانین چاکارەکە دەین زۆر کاری خۆمان ناتوانین ئەنجام دەین و پێویستە دایکمان لە لامان بێت تا بتوانێت کارێکیمە ئەنجامدات. بەڵێ سپاسی هەرسێک لاتان دەکەم ئەسرینی معروفی و هەروەها دکتۆر حوسێن لە پێشتر پارێزەری ئەو قوتابیانە بوو و ئەبینی مستەفازەدە لە ڕێکخراوی کورد پاسپاسی هەرسێک لاتان دەکەین بۆ بەشداریدان لەم پرۆگرامەدا. بینەرانی بەڕێز هاتینە کۆتایی پرۆگرامی ئەم حەوتۆی ڕوانگە هەتا مژارێکی دیکە بۆ حەوتویدا بێت هەر بمێنن بە سڵامەت.